دنیا خەماژیان ژانە بۆ شارەکەی بەهاری سوور. توانیم هەستمە سەر پێ ئەو هەستانە بۆ من هاتنم بۆ ئێرە. گرنگ ئەوە ئێستا من وجودم هەبوو لەم یادا ئەو بای هەموو دنیای بۆ من جێگەی سەربەرزی و ئیفتیخارە بۆ من. ڕێزوەک و هونەرمەندێک چۆن هاوخەمی خۆت بۆ هەڵەبجە دەردەبڕی؟ دەڵێم هەزارن هەزار سڵاو لە گیانی پاکی شەهیدانی هەڵەبجەی شەهید و شەهیدانی کورد و کوردستان شەهیدە قارەمانەکانمان و لێرە سەر ڕێز و نەوازە دانوێنم بۆ بنەماڵی شەهیدانی کوردستان و شەهیدانی هەڵەبجە بەتایبەت و داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کەوا بریندارن و برینەکانیان ساڕژ نەبووە بۆیان ساڕژکەن با لێ ئێش و ئازار کۆڵ ببنەوە کۆڵیان لێ بێتەوە و پاشانیش داواکارم هەرچی نوقسانێکی شارەوانی و ئاوادانکردنەوە هەیە بۆ شاری هەڵەبجە ئەوانش دەست و بردی لێ بکرێت و بۆیان جێبەجێ بکەن چونکە هەڵەبجە بوو بە ناسنامەی کورد هەڵەبجە بوو کە هەموو کوردی بە جیهان ناسان لەبەر ئەومان بیر نەچێتەوە ئێمەش سەربەرزین و شانازیەکەین بە هەڵەبجەوە. شتێکت هەیە پێشکەشی هەڵەبجەیەکەین؟ شتێک هەیە وتومە بەڵام پێش ئەو شتە خۆزگەم زۆربەی زۆری خەڵقی سلێمانی لێرە بوونایە خۆزگەم بە خۆزگایەتی خوا سۆشیال میدیاکان و کامێرەمانەکان زۆرتر من لە خەڵقەکە. دنیا خەماژیان ژانە بۆ شارەکەی بەهاری سوور هیرۆشیمای کوردستانە هەڵەبجەی شەهیدی شارە زوور کارە ساتێکی وەها بوو دنیا لەو دەما هەژا بوو کارە ساتێکی وەها بوو دنیا لەو دەما هەژا بوو هەڵەبجە هیرۆشیمایە دەریای فرمەسی دنیایە هەڵەبجە هیرۆشیمایە دەریای فرمەسی دنیایە.